ئێرە برادۆستە زیاتر لە 30 ساڵە گوندەکانی سەرسنوور ئارامیان لێ هەڵگیراوە. ژیانکردن لێرە زۆر ئەستەم بووە. دانیشتوانی دەڵێن ژیانمان لە مەترسیدایە، بەڵام ناچارین و بۆ کوێ بڕۆین. برادۆستیەکان لە ڕوودانی هەر شەڕێک و تۆپباران و بردومانێکی وڵاتانی دراوسێ ترسی ئەوەیان هەیە پریشکەکانی شەڕەکە بەر ئەوان بکەون، تاوەکو ئێستاش دەیان هاوڵاتیان بوونەتە قوربانی. وەزیەک دقە بە هەموو داخۆنینە یان تارەیان تۆپن لەهۆ ئەمەش خەرج دەبەستینە هۆڕێ بر حەدودە هەوردونێ داوت ئەوەی دا حەویا داوە بە دۆشکا ئیرانی هاتبوونەوە ڕۆژ هیچ جانشینە بەس ئەبێت هەر بچینە هۆڕێ بین و سارێن نیە هەم ئەو بارش هەموو تە هۆڕێدایە هەموو تەماتەکە و سەحایمەڕ و چ ژیانینە باوەڕ بکەی نەزاد لێراش هەموو ترسە شەوێتیانە هەرستریتە بین چارێ هات ڕۆژێش تۆ ئیران تۆ بەتاوێتی چ ئیسراحەتی نیە سیەشی نیە بچینە بێت ساری هەر بچین و ساری نیچە یعنی ئەوە چەند ساڵە ئەمە یعنی پەو ڕەزالەتەی ئەبەینە سەرە لەلایەکی ئیرانە لەلایەکی تۆپبارانی ئیران لەلایەکی تۆپ تارەی تورکیە یعنی ئەمن بە خۆم پارەکە لە دەی حەفت لێرە لە مەنتیقەی برادۆست لە سیدەکان لە تۆپبارانی ئیران دوو کوڕم بریندار بوو کتێکی زاحیرشم شەهید بوو یعنی ئەوە خەسارەتەجی گەورەیە نەک بێم خەسارەتەکی بچووکە بە ژێرێ ئەو یعنی ئێستا تەماشکێت تۆپباران ئەکرێ هەنەک ئەو کوشتیار و ئەو شتانە ئەو کوردستانە ئەو سروشتەیە بینی هەر هەمووی ئەسۆتێ کۆچەریەکان لە ناوچە گەرمێنەکان بۆ لەوەڕاندنی مەڕ و ماڵاتیان دێنە کوێستانەکانی برادۆست بەڵام بردومانی تورکیا ژیانکردنی بۆ ئەوانیش سەخت کردووە لە کوێستانەکان لە چەند ڕۆژی ڕابردووش بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا شوانێکی کۆچەری کە دانیشتووی ناحیەی هەریرە لە کوێستانەکانی شێلەشین بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەهید بوو. بەڵام وەعزەکە لای نەخۆشتر نابی وحەزەکەی نەخۆشە مامە لەمە ئیران و لەبەر تیارە تورکی بەخواڵانە لە گوندە مەشیناتی بینەم کردنە خدا ئازانی پارە کەسمانە براشی ملێت تۆ باران کە چیرە شەیتە دوو منداڵ سقەت بوون بەڵانش لە ماڵێنە یەک شەهید بووە لێوێ ناو شیناتە حەزەکەی خون خۆشە زۆر وەلای حکومەتن عەشتەباری ناکەم ما حکومەتە معاشیمە نادە بەڵام ئەزێل مەکتەبێ 6 مانگە معاشەک نۆیدێتە ماداکە حکومەتە مەچەکە برادۆست لە ساڵانی هەشتاکانەوە تاوەکو ئێستا مەیدانی ململانەی تورکیا و پەکەکە بووە زیاتر لە 115 گوندی ناوچەکە چۆڵ کراون و ماوەی 3 ساڵیشە سوپای تورکیا بە قوڵایی 30 کیلۆمەتر هاتۆتە ناوخاشی برادۆست و بنکەی سەربازی داناوە. جاران هاوڵاتیان بۆ کەشێکی ئاسوودە و فێنک و هێمن سەردانی ناوچە کوێستانەکانی دەڤەری برادۆستیان دەکرد بەڵام لە ئێستادا ئەو کوێستانانە هێمن و ئاسایشەکەی جارانیان نەماوە بەهۆی بردومان و تۆپبارانی سوپای تورکیا کەوا بەردەوام ئەم ناوچانە تۆپباران و بردومان دەکات بەم هۆیەوە ترس و لە ڕاوچەیەکی زۆر لای دانیشتوانی ناوچەکە دروست بووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.